سەرهەنگ موحسین گۆڵپارێزی دیاری کورد لە تەمەنی 37 ساڵی نزیک دەبێتەوە. بۆ ئەم وەرزە درێسی یانەیەکی جیاواز دەپۆشێت دوای 3 ساڵ لە پاراستنی گۆڵەکەی ئەمانەی بەغداد و گێڕانەوەی تیپەکە بۆ ڕیزی نایەبەکان. سەرهەنگ لەگەڵ نەجەف گەیشتە ڕێکەوتن و تۆڕی گۆڵی یانەکە لە وەرزی نوێی خولی پیشەگەری عێراق بۆ یەکەم جار دەپارێزێت. خۆی ئەمن دەستمە هەریانەیەک ئەگەر چیانەکە ژوابی لەم کاتۆکەمنی لە بۆ گۆڵچیەکەم کڕە یان هینایە ئەمین هەمیشە لە سەرەتاوە دەست پێ دەکەم، ینی وەگەەوە دەست پێ دەکەم کە تازە دێمە ناو وەرزش دەسم خۆم دەسەلمێنم لە یارە دۆستانەکان لە مەشقەکان، ینی بۆ فکرە من دایمەن دەستمە ناو پێدەنمە هەر ناو هەر یانەیەک. ئەوم لەگەڵ شوێنەکانی دیکەش کردیە، یانێ نەزەفیش بە هەمان شێوە چێبرچێە دەستمە ناو چێبرچەکان ڕاستە ئەوان بەڵێ بەو شێوەی کە تو دەگڵێ ینی بەو شێوە بیریان کردەوە گۆڵچی یەکەم دووەم سێم، بەڵام دەبی خۆماندیکردنی تێدا بێگەرنا بەزی دەمینێ، یعنی ئەمشە دەڵێم مەسەلەی پێکاتێ وەرزشی قیتارەکە دەستی بە ڕۆیشتن کردیە ئیدیەوەی کەس پەلەنەکە و نەستەناوی تەواو بەزی دەمینێ لەبەرەوە یانی ئەمنش هەمیشە بیرکردنەوەم ئاوایە دەستمە هەر شوێنێک لەسەر ڕابردووەکەم نەنوم کە لە شوێنە شریکە سەرەکی بوومە و گەمەم باش بۆ ئەوەندە کلینشی تەمە بووە نا دەبی دووبارە لە خاڵی سفرەوە دەست پێ بکەیت. یانی نەجەف بە گۆڕانکاریەکی زۆر و ستافی ڕاهێنەرانی نوێی ئامادەکاری بۆ وەرزی نوێی خولی پیشەگەری عێراق دەکات. حەمزە جومەیلی میسری و ستافەکەی سەرپەرشتی تیپەکە دەکەن. نەجەف بە ڕێژەی لە 185 گۆڕانکاری لە پێکاتەکەی کردووە و یاریزانی نوێی هێناوەتە ڕیزەکانی بە ئامانجی ڕکابەریانەکانی پێشەوەی ڕیزبند. دەستپێکردنمان بە ئامادەکاری دەگەڕێتەوە بۆ مانگێک پێش ئێستا لە ڕووی گرێبەستەکان 2 هەفتەش دەبێت دەستمان بە مەشقەکان کردووە. پێم وایە تەواوبوونی پێکاتەی تیپەکە بە یاریزانی نێوخۆیی و دەرەکیش 5 ڕۆژی دیکە دەخایەنێت. بەشی کۆتایی ئامادەکاریەکانیشمان بە یاری دۆستانەوە لە نەجەف دەبێت. دەمانەوێت تیپێکی تۆکما بۆ وەرزی نوێ ئامادە بکەین. یانەی نەجەف لە نێو کەمپێکی مەشق و ڕاهێنانە لە هەولێر و ماوەی 12 ڕۆژ بەیانیان و ئێواران مەشق و ڕاهێنانی چڕ ئەنجام دەدەن. 3 یاری دۆستانەش دەکەن. یانەی نەجەف وەرزی ڕابردوو پلێ حوتەمی خولی نایابی عێراقی بەدەستێنا. بۆ ئەم وەرزە چاوی لە ڕکابەری بەهێزترا. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.